دنیا و مهرات جام لەگەڵ یەکتری ئاش بوونەوە هۆکار چی بوو بە خەڵکیان دەوت ئێمە لەگەڵ یەکتری جیابوونەوە ئێستا لەگەڵ یەکتری نەماوین وە تەواوی سۆشیال میدیایان بە خۆیانەوە سەرقاڵ کردبوو بەڵام ئەو جیاوبوونەوە زۆری نەخایاند و ئاش بوونەوە ئەمە تەنها ئاکتێک بوو بۆ ئەوەی ئاکتیڤ ئەکاونتەکانیان بەرز بێتەوە وە بینەری زیاتر کۆ بکەنەوە لە خۆیان و دەربارەی ئەو جیابوونەوەیان دنیا و میهرات جام چی دەڵێن تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وارەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بیکە بابەتەکانمان ببینی وارەوە سناپچاتەکەشمان ئاد بکە و بیرت نەچێ بۆ ئەوەی ناوت بچێتە نێتویر و پشک ببێ بە خاوەن خەڵات. میهرات جام و دنیا ئەو دوو کەسایەتی کە لەناو سۆشیال میدیا و لەناو خەڵک دەنگدانەوێکی ئەگجار زۆر بە دوای خۆیان دادەهێنن لە هەر کار و کردەوە کە دەیکەن وەفانێکی ئەگجار زۆریان هەیە خەڵکێکی زۆر خۆشیانی دێ لە وڵاتی ئێران وەروەها کوردستانیش لە بەدەر نییە و خەڵکێکی زۆریش لە کوردستان فانی ئەو دوو گەنجەیەن وەروەها دنیا کاری مۆدیلی دەکا وەروەها میهرات هونەرمەندێکی سەرکەوتۆ و دەنگێکی خۆشی و خەڵکێکی زۆر گوێ لێ ڕادەگرێ. لە سەرەتادا پامی ئەوەیان بڵاو کردەوە کە دوو کەسایەتیە لە یەکتری جیابوونەوە وە خۆشیان سەلماندیان بە تایبەتی خات و دنیا بەڵام میهرات هیچ ڕوونکردنەوەیەکی لەو بارەیەوە نەدا تەنها خات و دنیا لە لایڤێک دەگریا و باسی دەکرد وەروەها خەڵکێکی زۆر پێی سیر بوو ئەو ڕووداوە نزیکەی سوادە ڕۆژ پێش ئێستا دەبوو بەڵام لە ئێستادا دەنگۆی ئەو هەیە کە ئاش بوونەوە لەبەرەوەی خات و دنیا وێنەی خۆی لەگەڵ میهرات جام گشت پۆستەکانی ئینستاگرامی خۆی دووبارە دابەزاندۆتەوە هەموو خەڵک باسییان لەوە دەکرد لەبەرەوەی ئەو دوو کەسایەتە لەکتری جیابوونەوە هۆکاریان تەمەنەکەیە لەبەرەوەی میهرات لە ساڵی 1990 لەدایک بووە وەروەها دنیاش لە ساڵی 1989 لەدایک بووە کە تەمەنەکەیان دەگات نزیکەی 8 ساڵیان نێوانە و خەڵکێکی زۆر لە بارەوەیە قسەی کرد بەڵام دنیا چەند ڕوونکردنەوەیەکیدا وتی دایکی پەیوەندی بە میهرات کردەوە وتیەتی تۆ هێشتا منداڵت بۆ چییە؟ پێویستە بگەڕێتەوە وڵاتی ئێران لەگەڵ ئێمەدا بژی ئەو باز لەوەش دەکات دنیا و هاوڕێکانیشی وازیان لە میهرات نەدەهێنا و دەیانوت وەرەوە وڵاتی ئێران لەبەرەوەی لە وڵاتی ئێران سەرکەوتووتر بیت و وە گۆرانیەکانت خۆشتر بڕواتە گوێی خەڵکەوە وەروەها لە فانەکانت نێزیکتر دەبیت وەروەها دنیا بازەوە دەکە هەموو کات پەیوەندیان پێوە کرد و زۆر داوایان لێکرد کە بگەڕێتەوە بۆیە ئەویش ئێمە واز هێنا لە ئێستادا دنیا دووگیانە بە میهرات جام کە دەگاتە حوتەمین مانگی سکپڕی بۆیە بازەوە دەکاتن ڕۆڵەکە مەترسێ من لە پشتم هەموو کاتێک وەکو چێوێک ئەو باسی لەوە دەکرد و چەندین قسە و پۆستی دەربارەی ئەمە وت بەڵام میهرات هیچ ڕوونکردنەوەیەکی نەدا وەروها لە زۆربەی لاپەڕە فەرمیەکانی مەگەزینەکانی ئێران باز لەوە دەکەن ئەو دوو کەسایەتیە لەبەر چەند هۆکارێک وازیان لە یەکتری هێناوە و تاوەکو ئێستاش گەڕانەوەی خۆیان نەدرکاندووە بەڵام گشت پۆستە و وێنەکان وا باز دەکردن کە گەڕابنەوە لا یەکتری و خەڵکانێکی زۆر قسەیان لەو بارەوە دەکاتەوە باز دەکەن هەندێک هەیە دەڵێن لە ماوەینی ئەو 14 ڕۆژە لەگەڵ یەکتری گەیشتنە قەناعات و لەگەڵ یەکتری بژین لە وڵاتی بەریتانیا لە وەروها لە پێگەی ئەلکترۆنی ئینستاگرام دنیا زۆر لە پێش میهرادا و لە ئێستادا نزیکەی 12.5 ملیۆن فۆلۆوەرسی هەیە و میهراتیش لە ئێستادا 2.5 ملیۆن فۆلۆوەرسی هەیە و میهرات چەندین گۆرانی بەناوبانجی بووتەوە خەڵکێکی زۆر گوێبیستی بووە یەک لەو گۆرانە شیکۆپیکۆ کە بۆ گۆرانیا زیاتر لە نێوان خەڵک باز دەکرا و دواتریش کاپەچینۆ کەوانە دەنگدانەوەیەکی ئەگجار زۆری هێنا بەڵام لەوان زیاتر گۆرانی دیدی کە بەسەر خات و دنیای وتبوو و خەڵکێکی زۆر ئەو گۆرانیانیان لەبەر کردووە خەڵکێکی زۆریش گوێبیستی گۆرانیەکانی میهرات دەبێتن و ئێمە لە پۆستی پێشووتر باسمان لە دوو کەسایەتێک کردبوو دەربارەی ئەوەی کە جیا دەبنەوە ئایا چه گرنگتێک هەیە پاش ماوەیەکی کەم
لەگەڵ یەکتری ئاش دەبنەوە. ئایا ئەو کەسایەتیانە ئەو شتیان لا بۆتە مۆدێل هەر کە جیا دەبنەوە لە کەمترین ماوە هەموو شتێک ئاشکرا دەکەن و بەڵام دوای ماوەیەکی زۆر کەم دەستنەوە لای یەکتری نەبایە و نەبارانە. خەڵکێکی زۆر دەڵێن ئەمانە ئاکت دەکەن بۆ ئەوەی خەڵکێکی زۆر زیاتر سەیریان بکەوە فۆلۆیان بکەن و وەروەها ئەکتیڤی کەناڵ و پێیجەکانیان بەرز بێتەوە وە خەڵکێکی زۆریش دەڵێن ئەوە کێشەی خێزانیە بۆیە ماوەیەک پێش ئێستا تاوەکو ئێستاشی لەگەڵدابێ لە کوردستان ئەم جۆرە سیفەتە بۆتە مۆدێل بەڵام خەڵکەکە بۆ شار بۆتە و بە کەسیا بە ناوبانگەکانی نێو کوردستان باوەڕ ناکە لەبەرەوەی چەند کەسایەتێکی تریش هەبوو لە نێو کوردستان هەموو ڕۆژێک لە یەکتری زیادەبوونەوە هەموو ڕۆژێک لەگەڵ یەکتری پێک دەهاتنەوە لە ماوەی ساڵێک بۆ چەند جارێک لەگەڵ یەکتری تووڕە دەبوون و پێک دەهاتنەوە واروەها خەڵک لەیان بێزار ببوو. ئایا ئەم دوو کەسایەتی ئێرانیەش بە هەمان شێوە بۆ لایک و کۆمنت و ئەکتیڤ ئەو کارە دەکەن یان پێویستیان بەو کارە نیە وەروەها میراد و دنیا ئەو یەکەمین جارە کەمە ڕابگەێنن بەڵام لە کەمترین ماوە لەگەڵ یەکتری ئاش بوونەوە. ئایا میرات وەکو کەسایەتیەک بەرگە ئەوەی نەگرت لە دووری منداڵەکەی بژیتن وەروەها تاوەکو ئێستا باسی هیچ شتێکی تریان نەکردو بێزگەلەوەی کە دنیا باسی لەوەی کرد هۆکاری جیابوونەوەکەمان تەنها لەبەر ئەوە بووە لە دووری دایک و لە دووری هاوڕێکانی و لە بەر هونەرەکەشی چۆتەوە ئێران بەڵام وا دیارە لە ئێستادا ئاش بوونەتەوە و هیچ کێشەیەکیان لەما بێن نەماوە و بە زووترین کاتیش وا دیارە منداڵەکەیان دەبێتن و چەند مانگێکی کەمیان ماوە بۆیە پیرۆزباییان لێ دەکەی ئێمە لە کوردستان وەسڵاوێکی گەرمیشمان بۆ فانە خۆشەویستەکانی ئەو دوو کەسایەتی هەیە و پێت خۆشە زیاتر لەبارەی ئەو کەسایەتیانەوە بابەتی زیاتر بڵاو بکەینەوە وەکو پگیریەک لایک و کۆمنت بکەن یاخود کۆمنت بکەن دەربارەی ئەوەی باسی چی ئەو کەسایەتیانە بکەین و نوێترین هەواڵەکانیان باز بکەین بۆ ئەوی خۆشەویست. زۆر سپاس بۆ سەرکردنی تەواوی ڤیدیۆکەمان وە پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروها وەکو پگیریەک لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتون و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن وە لە هەمووی گرنگتر زانگۆڵەکەش داوەگرن بۆ ئەوەی تۆ خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تووری پشکۆ ببی بە خاوەن خەڵات بە ناوی کلیل میدیا و هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.